بینەران و بیسەرانی زنجیرە پۆدکاستەکانی ناوەندی توێژینەوەی سبەی سڵاوتان لێبێت. لە ئەڵقەی دووەمی پۆدکاستی کورد و شوناسی ئاینی بە یەکەگەینەوە من دکتۆر یاسین تەها لەگەڵ میوانی هاوکار دکتۆر حەیدەر لەشکری پرۆفیسۆر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست و مێژووی ئیسلامی. لە ئەڵقەی یەکەم باسمان لە کۆمەڵێک بابەت کرد کە پەیوەندیدان بە شوناسی ئاینی کوردەوە هەر لە ئاینە کۆنەکانی کورد لە پێش هاتنی ئیسلام زەردەشتی و ئەو ئاینانەی لە کوردستان بڵاوبوون و کریستیان بە خێرایی بەسەریاتی ئەپەڕین. دوای باسمان لەوە کرد کە چۆن کورد یەکەم جار بە ئیسلام ئاشنا بۆ و ئیسلام لە کوردستانە بڵاو بۆتەوە و باسی ئەو فترە ناڕوونەمان کرد کە لە دوای هاتنی ئیسلامەوە هەبووە هەتا دەرکەوتنی کورد بە شێوەیەکی ڕۆن و ڕەوان لە مێژووە کە لە سەدەی سێمی زاینی و لە سەدەی چوارەمە هەبووە و باسمان لە گرنگترین و بەربڵاوترین بزوتنەوەی ئاینی کرد لە کوردستانە کە بڵاو بۆ هەبووە کە ئەوش بزوتنەوەی خەواریجەوە. کورد لەو دەواازەیەوە زۆر ناسراوە لە ناوسەر چاوەکانە بەو پێی لە کوردستانە هەندێک بنکەی خەواریج هەبوون بەو پێی کالێک لە نێوان کورد و خەواریجا هەبووە. ئێستا لەسەر ئەو زنجیرەیە بەردەوامە بین دێنە سەر بابەتێکی تاسا ئەمڕۆ کە ئەوش بریتە لە پەیوەندی ئیشکالیانەی نێوان کورد و شیع. کاکتۆر سڵاو. کاکتۆ لە دەرس لە پۆدکاستی پێشوو باسمان لەوە کرد کە لە دوای خەواریج تاوان ئێمە لە ئەگەر بە زنجیرە مێژوویەکەش بێت لە دەرەوەی کورد لە ئیسلامە خەوارج و شیعە لە هەرە یەکەمین ئەو گروپانن کە دەرکەوتون بەو پێی لە ساڵی 37 کۆچیەوەی تر لە سەردەمی جەنگی ئیمام عەلی و معاویەوە ئەمانە شیعەی عەلیمان هەیە و شیعەی لە ئەنگرانی معاویەمان هەیە ئەوە بۆک بیدایەتێکی شیعەگەری تەماشاکرد و هەروها خەوارج هەر لەو فترا دەرکەوتون و جیابوونەتەوە. ئێستا لە کوردستان جگە لە خەوارج ئێمە هەندێک ئەوەشمان هەیە شیعەمان هەیە کە بڵاو بوون و ئاماشەمان هەیە لە هەمان کاتە هاوکات لەگەڵ ئەمە هەندێک دەقی زۆ ئیشکالیمان هەیە لە ناو کولتوری شیعە دەرحەق بە کورد. جارێک ئێمە ئەو دەقانە کە پێیان وایە کورد جنۆکان و دروستنیە لەگەڵ کورد مامەڵە بکەی و کورد ئەدرێنە پاڵ ئیمامەکانی شیعە ئێمە ئەو دەقان لە چ سیاقێک دابنێن بەڕای جەناب؟ خۆی ئەگەر ڕێک لە دەقەکانەوە دەست پێ بکەین ئێمە دەزانین کە کولتوری شیعی بە بەراورد بە کولتوری سونی کەمتر خراوەتە سیاقەوە باشە بەتایبەت کە با بڵێن لەبەر نەبوونی دەسەڵاتێکی سیاسی کە پاڵپشتی بەرهەمهێنانی دەقی کردبێ وەک چۆن با بڵێن لە سیاقی سونیدا ئەمە تا حدێکی ڕوونە لە سیاقی شیعیدا ئەمە ناڕوونە بەڕاستی. ئەگەرچی ئێمە دەزانین کە شیعە ئەگەر لە دەستپێکدا وەکو هەڵچوونێکی سیاسی زیاتر دەرکەوتن دواتر فۆرمێکی ئاینی وەردەگرێ بەڵام ئەگەر دێتە مەسەلەی بەرهەمهێنانی دەق نوخبەوی دەبێتەوە بەڵام نوخبەیە کە با بڵێن هێشتا تەواو وەکو با بڵێن ئەو کەسێتیە با بڵێن قاڵ بووەوەی کە لە کولتوری سونیدا هەبوو بەم چەشنە کەمتر لە کولتوری شیعیدا هەیە ئەوەندەی کە با بڵێن لە ڕاستیدا پەرچەکرداری بەسەردا ساڵ بوو. ئەم پەرچەکردارە پەیوەستە بەوەی کە ئەوان ئەوەی کە پێی دەوترێت مەزلومیەتی شیعە لە نێو مێژوودا ئەمە بەردەوام کاریگەری هەبووە لەسەرەوەی کە چۆن تۆ مامەڵە لەگەڵ ئەوی تردا دەکەیت مامەڵە لەگەڵ دەرەوەی خۆتدا دەکەیت. ئایا مەسەلەن ئەوە کاکتۆ ئێمە بابەتەکەمان کورد و شوناسی ئاینیەوە بە تەحدید باسی گروپ و بزوتنەوە ئاینی و ئیسلامیەکانەکەی لە ناو کورد لە مێژووە ئایا ئەو پەرچەکردارەی لە داخە شیعیەکان هەیە لە دەربارەی تەمان بۆ چوونی هاوچەرخ زۆر هەوڵیان داوە مەسەلەن ئەمە هۆکاری بۆ دۆستنەوە هەندێکی پەیوەستیەکەنەوە بە سوڵتان سەلاحەدینەوە کە دەسەڵاتی فاتمە شیعیەکانی لێ نابرد بەڵام وەکو مێژوو تۆ باشتریش ئەزانی یعنی ئەو دەقانە بەر لە سەردەمی سەلاحەدین بەرهەم هاتوون مثلا لەسەر چاوەیەکان هی سەدەی چوارەهی کولەینیە یا خۆدیا ئەدرێتە پاڵ ئیمام سادەقە لە سەدەی دوو هیچریاش یا کۆچیاژ یا یەک ئەمە پەیوەندی نییە بەو دوو چەند ئەتوانی بۆکو پەرچەکرداری ئەوە ببینی کە کورد فترێک هاوسۆسوە لەگەڵ خەواریج چونکە هەر مەسعودی کە کورد ئەڵێ لە ناو کورد خەواریج هەن مەسعودی خۆی میوەلی شیعی هەیە. ڕاستە خۆی منیش ڕێک لەگەڵ ئەو ڕێیم کە لەو قۆناغی کە شوناسی شیعە
گەڵاڵە دەبێ کوردەکان یەک دوورە پەرێزن دووش ئەگەر چاڵاکیەکیان هەبێ ئەوە بوو کە لە ئێمە لە ئەڵلقەی یەکەم باسمان لێوە کرد کە خەواریجی بوون بوو لەبەرەوەشە دەبینی ئەو دقانە ئەو دقە ئیشکالیانەی تۆ ئاماژەت بێکرد و لە کولەینی لا کافی کتێبی هەرا با بڵێن مەرجع لە بۆ شیعەکان بەتایبەتی شیعەی 12 ئیمامی لەوێدا ئەم پەرچەکردارە بە ڕوونی دیارە خۆ ئەگەر ئیبن ئەبی ڕەبیع زۆرترینی با بڵێن جێڕەرەوەی ئەم دقانەیە لە جعفەری سادق بە ئاشکرا دیارە کە لە هەندێک شوێندا داماڵینی مرۆڤ بوون لەوانەی کە دژ بە شیعە بوون هەر پەیوەست نییە بە کوردەوە تەبان بەوانی تریشەوە بەڵام ئەم با بڵێن بەریەککەوتنە سەرەتاییەی کە خەواریج هەیەتی و ناسنامەی خەواریجی لەسەر ئەساسی ڕەتکردنەوەی کردەوەی ئیمام عەلی لە تەحکیم و ئەمانە دامەزراوە ئەمە وای کردووە کە قسە لەسەر ئەوە بکرێتن کە باشە ئەوانێ ئەم کوردانە هاتوون پاڵپشتی ئەم خەواریجانە دەکەن ئەسڵەن دەبێ مرۆڤ نەبن چۆن دێن پاڵپشتی گروپێک دەکەن کە ئاوا دژ بە ئیمان بوونە لەبەرەوە دقەکان دەبینی فعلەن پەرچەکرداری پێوە دیارە مەسەلەن لە دقەکان هاتووە کە مامەڵە لەگەڵ کوردان نەکەن بازرگانیان لە لێ لەگەڵ نەکەن ژنیان لێ نەهێنن و چەند دقێکی تری لەم چەشنە کە دابڕینی و هەر پەیوەندیە لە سیاقە شیعیەکە کورد وەکو خەڵکی بەد ناوی هاتووە لە جملەی ئەو کەسانەی کە خراپە مامەڵە بەڵام کاک تۆ شتێکی تر هەیە پێویستە بە نەزەری ئەعتیبار وەرگیرێت ئەویش ئەوەیە توراسی شیعی نەک هەر پەیوەست بە کورد پڕێتی هەر هاوشێوی توراسی سنی چۆن حەدیسی مەوزوع و ضعیف و ئیسرائیلیات و شتی بێسەر و بەر چوونەتە ناو دقە حتا دقی فەرموودەشەوە لە ناو شیعەش ئەو کێشەیە هەیە یعنی ئێمە بحار الأنوار بنمونا السطو أنا مجلد أجر تنقيح كيف كي وزور كسهل أنا ومراجعي الشيعي وهو كمال حيدري زور بعض لوا كان كتوراسة كبر لك عرسات نقدر باري كرد يعني هل بناء إمام كانوا زور شد وتراو در باري جستي مروف در باري عقل بدل عقل خوين يعني اشتيك زور نازان استيو زور نامنطقية بويا أبي يعني أجريكش بقى بنين بتقابل لم فتراني دواعية مركزك بناي مركز دراسات عقائدي كسر بالسيستانية تحقيقي عندك لو روايتاني كدوك على مرسلة مضطربة مثلا مراجعي ترهي وكو صدري كم محمد باقر الصدر كالله ومخالفي دقيق قرآن شو أخوة إنسان وجنوك كرد إنسان وخلقي تر ناكي توبة بين روايتي إمامي كرد كي بجنوك وببدو بخراب لكن أخوة رازي لهم مروفنا ولا أونا بهرحال ما بس لويا إسشتك هي حاجة كاملة سر أو كان توظيفي أما هي قوايا كرد وسنة كرد وشيعة بدري جاي تاريخ دجمني يكن وهيش كعدانو هن بهيك ناكله لبر ببلغي قوي شيعة بمشي تماشى كردك ئەمەڕێک ئەوەی لە دەستپێکدا باسمان لێوکرد بازدان بەسەر ڕوتی مێژوو و گۆڕانە مێژوویەکان بەڕاستی ئەم دەقانە بەدەر لەوەی ڕاستنیان ناڕاستن پەیوەستن بە هەڵوێستێکی زۆر ورد لە قۆناغێکی زۆر تایبەتدا باشە پەیوەستنی بە قۆناغی درەنگتردا تەنانەت لە دوای جعفەری سادق ئێمە دەزانین هەر لە مێژووی شیعە خۆیدا مەسەلەی بانگەوازکارەکان ئەوانەی کە لەگەڵ مەهدیدا بوون با بڵێن دەبینین ئەسڵەن شوێنی گرنگی چاڵاکیان ناوچە کوردنشینەکان بووە باشە نەکەر ئەمە ئێمە چەندین کەسێتی کوردمان هەن کڕێک لەو ئەڵقارە نزیکەکەی نێو شیعەگەریدا ڕۆڵیان هەبووە مثلەن فازەوەی کوردی باسی لێوە دەکرێت کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە داڕشتنی هەندێک لە گوتاری شیعەدا مەسەلەن عوکبەری کوردی وەک کەسێکی ئەڵقەی پێکبەستی نێوان شیعەگەری سۆفیگەری ناوی دەهێنرێت و چەندین کەسی تر تەنانەت لە ئێستادا یەک لە کوردە هەرە دیارەکان کە ڕەبتی نێوان شیعە و کوردە ڕەبتی نێوان معتەزیلە و شیعەیە و ڕەبتی نێوان عەرەب و فارسە یعقوبی کوڕی ئەحمەدی کوردی یەکەمین کوردێک کە فەرهەنگی عەرەبی فارسی داناوە یەکەمین کوردێک کە لە باوڵێن لە نیشاپور خەڵکی فێری عەرەبی کردووە اینجا شیعە بووە هاوکاتیش معتەزیلە بووە یەک لە کەسایەتیە نزیکانی شەریفی ڕەضی بووە باشە ئەوەی کە ناهج البەلاغی نووسیوە ئەوەی کە ناهج البەلاغی نووسیوە و ئەویش یەکەمین کەسێکە کە هاتووە شرۆڤەی نەهجی بەلاغی یعنی ئەتوانین ئستینتاجی ئەوە بکەین ینی ئەگەر هاتوو ئەگەر بێت و شیعە بە بەردەوام بەم جۆرە لە کوردیان ڕوانی بێەوە ئەم قەتیعەیە ئەبەدی بێ
نەبوو کورد بچە ناو بزوتنەوەی شیعەگەریەوە نەبوو ئەو پایە گەورەیە هەندێک کەسیان لە ناو شیعەوەری بگرن ئەگەر وابێ بەو تەفسیرەی ئێساوێکە بڵێ کورد و شیعە بە هیچ جۆرە ناگونجێ. ئەمە دکتۆر یاسین کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە کورد وەک یەک بارستایی مرۆیی دەبینین باشە زۆرجار ئەمە زەرەری زۆری لێداوین تەنانەت لە خوێندنەوەی ئەو جیاوازیە کولتوری و ئاینی و فرەزاریە کە لە کوردیشدا هەیە پێدوابێ کورد یەک کورتەیە یەک زمان یەک خاک یەک ڕوانگە یەک بیرکردنەوە کوردستان و نیشتەجێبوون و شوێنی کوردەکان ڕێگە بەوە دەدات کە با بڵێن بەرزتاییەکی کراوەیە لە ڕاستیدا ڕێگە بەوە دەدات لە شوێنێکدا شیعەگەری زۆر کاریگەری هەبێ لە شوێنێکی تردا سونەگەری پەرگی دروست بڵێ لە ناوچەکانی ئێستا سیرکەیت مەسەن لە هەولێر بەرەو شور هەتا ئەچێتە مەنتیقەی جزیرە زۆر کاریگەر بۆ بە کولتوری بێزەنتی و مەسیحی بەرەو هەرێمی چیاچی کاریگەر بۆ بە پاشماوەی زەردەشتی ساسانی و زەردەشتیەوە لەبەرەوەشە دەبینی تۆ خۆت هەم شارەزای ئەم بابەتێشی ئێمە خێڵمان هەیە بە تەواوی بوونەتە شیعە لە قۆناغێکی تردا ئێمە سەرکردەی کوردمان هەیە میری کوردمان هەیە شیعە بووە بەڵام بنەماڵەکە و خزمەکانی ڕەنگە شیعە نەبوو بن لەبەرەوە ئەمە پێمان دەڵێت کە ئەو توندیە با بڵێن ئەو داخرانەی کە مەزهەبەکان لە ئێستادا بەسەر خۆیاندا هەیە لەو قۆناغی ئێمە باسی لەوە دەکەین بەم چەشنە نەبووە بەڕاستی یەکشت هەیە ئێمە هەر باسی تاریخ نەکەین باسی ئێستاشکەین ینی زۆر لەو توێژینەوانە هەر ئەچن خێرا ئەنووسێن بەو دەقانەوە ئاها کورد و شیعە وابوون ئێمە پێویستمان بە توێژینەوەیکێ چۆن دەرچەیەک ینی چۆن معالەجە و معاملە لەگەڵ ئەو دەقانە بکرێ ینی خۆ لەناو شیعەشا میکانیزم هەیە بۆ ڕاستکردنەوەی دەقەکان کە تەصحیح و تەضعیفە کە مەسەلەی قسەی مەرجەعەکانە خۆ زۆر دەقەیە ئەوان مەسەن نەک ئەمە بەدەیان و بە سەدان دەقیتر هەیە لەناو توراسی شیعی خۆیان ڕۆژانە بۆ بە کێشە بۆیان و نەفیەکەن و ڕەتیەکەنەوە و معالەجەیەکەن ینی ئێمە ئەبێت توێژینەوە بە ئەو ئاراستەیە ببین کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دەقانە بکرێ و بە میکانیزمی دینی هەر بە میکانیزمی ئێمە هانی مەرجعیاتی شیعی یاخود محققینی شیعە بن میخێنە پێشچاویان ئەمە کە خۆی لەگەڵ منطقی ئیسلام ناگونجێ لەگەڵ منطقی قورئان ناگونجێ کە تۆ گەلێک بکەی بە جنۆکەوە گەلێک بکەی بە بەد و ناپەسەند چونکە لە دین شتیوانی هەر بە میکانیزمی دینی خۆی لەبری ئەمە بکەین دین هەر ئەوانە زەخەکەینەوە کە شیعە دەربارەی کورد و توێتی و ئەمە بۆ بە گرەیەک بۆ بە عوقدەیەک لە عیلاقاتی کوردی شیعە بکات بەتابێت ئێمە تەماسمان بەیەکەوە هەیە ئەمە ڕاستە چونکە ئەمە ئەگەر تۆ با بڵێن دەق بەتابەتی ئەم دەقانەت وەک دەقێکی داخرا و بەسەر خۆیدا تەماشا کرد دووچاری یەک کۆمەڵی گرفت دەبی جارێ لە هەر لە ناو خۆتدا کۆمەڵێک خەڵکی خۆت کە بەشێکە لە شوناسی گشتێکە لە خۆت دادەبڕێ ئێمەگە لوڕ ئەمە لوڕ ئەژمار بکەی کوردی فەیلی ئەژمار بکەی تەنانەت دەچێتە سەر عەلەویەکان تەنانەت دەچێتە سەر چەندین گروپی تر خەڵکی خانەقی نازانم چوار بۆ یەک لەسەر پێنجی کورد بەڵێ تۆ بەشێکی ئەمە لە خۆتدا دەبڕی لە چوارچێوەی باڵێن بەریەکەوتنێکی مێژووی خۆیمە دەزانین بەریەکەوتنە مێژوویەکەی نێوان سوننە و شیعە تا ئێستا کاریگەریەکی لەسەر ئاراستەکردنی ڕووداوەکان هەیە خۆمە دەزانین لە سەردەمانێکدا سوننەی پەرگیری کوردمان هەبووە کە بەریەکەوتنی توندی هەبووە لەگەڵ شیعەدا باشە ئێمە سەلاحەدینیشمان هەبووە کە ئەو بەریەکەوتنەی هەبووە لەگەڵ فاتمیەکاندا لەبەرەوە ئەمە ئەگەر تۆ نەیخەیتە سیاقی مێژووی خۆی زەمینەی مێژووی خۆی بەریەکەوتنەکە و معالەجاتی مێژووی و فقهی ینی دام خۆش ئەگەر ئەمەد لەگەڵدا نەکرد و پێدوا بوو ئەم مێژووە شتێکی ئەزەلیە و ئەبەدیە و هەروە چوارچێوەی ئەمەدا دەبێ مامەڵە بکەیت ڕاستیدا تووشی کارەساتی گەورە دەبێت چکە هەر ئەمە پەرچەکردداری دروست کردووە ڕاستە کورد خۆی دەقی بەرهەم نەهێناوە دەقی نووسراو لە سەردەمانی زوودا بەڵام درەنگتردا بڵێ هەندێک لە زانای کوردمان هەبووە کتێبیان نووسیوە وەک ڕەتدانەوە لە بۆ شیعەکان مەسەلەن چەندی کەسی گۆرانیەکان و ئەوانمان هەیە لە شیعەکان خۆشیان ینی مەسەلەکە هەر لە کۆمەڵێک دەقی ئەوەی پەیوەندی باڵێن پەیوەندی دروست نەکردن ئەوانە لەگەڵ کووردا نامێنێتەوە لە هەندێک لە کولتوری نووسراوی ئەواندا هاتنی مەهدی ڕەبت دەکرێتەوە بە کورد مەسەلەن مەهدی یەکەم کەس کە هاتنی قیامەت دیسان هەر ڕەبت دەکرێتەوە ینی ناوی کوردی تێدا دێ بەڵام وە گوتم ئەمە ئەوەندەی خەیاڵدانی کۆمەڵایەتی ئاینیە ئەوەندە پەیوەست نییە بە
چۆنیەتی مامەڵەکردنی ئێمە لەگەڵ زۆر ڕاستە واقعی تۆ شتێک مێژووی. ترێ بێ لە بەرچاوی بگەین ئەخیر شت لە بابەتی شیعەکە لە ناو شیعەشە شیعەمان هەیە ئەخباریە شیعەمان هەیە ئوسوڵە ینی ئێمەش ناوێ بە یەکوت لە تەماشای شیعەکان خۆ زۆر لە شیعەکانیشان کێشەی زۆریان لەگەڵ ئەو توراسە هەیە هەندێکیان ملتەزیمن بە دەقەکان ئەمە شیعە ئەخبارین هەندێکیان بە بەڕێگای تر ئەو دەقانە ڕەتەکەنەوە هەندێکیان جەخ لەسە ئوسوڵی فیخەکەنەوە هەندێکیان زۆر پەیوەستن بە نەزەرەی مەهدەوی و ئیمامەتەوە هەندێکی هەبڕا بە مەهدی نییە مەسە خۆ کەمال حەیدەری مەسەلەن خۆ هەندێک لە شیرازیەکان هەر ئەسڵەن ئەوەی کە بڕوان بە ئەوە نییە کەسێکە بێ ناوی مەهدی بێ و ئێستا مەوجود بێ لەبەرەوە شیعەش بە یەکوت لە ناکرێت تەماشا بێ شیعە ناوێکی کۆکەرەوەیە هەن نەوبەختی لە مەسەد چاوەکەی خوا چەند فیرقەی شیعە یعنی 700 زیاتر گروپی ژماردووە لە قەرنی 34 ئەگەر ئێستا وردی کەیتەوە ڕەنگە دەیانیش هەبن یعنی لەبەرەوە هەرێکێک لەوانە تێڕوانین و دیدگای خۆیەیە ناکرێ هەموو ئەمە لەسەر هەموو شیعە بکەی بە ماڵ دکتۆر کاک تۆ لە مەوزوعی هەر لە بابەتی بزوتنەوە ئاینەکانی ناوکۆ لە شیعەوە ئێستا باسی شتێکت کرد کە کۆنتاکتی بینی شیعە و سۆفیگەری و ئەوانە ئەپەڕینەوە بابەتێکی زۆر گرنگتر کە جەناب زۆر وردبوونەوە تیا هەیە مەوزوعی ئەوش بابەتی کورد و سۆفیگەریە ینی ئەمە پانتاکی گەورە لە مێژووی کورداداگیرەکە ئەم ئالوودە بوون و وابەستە بوونەی زۆری کورد بە سۆفیگەری بۆچی ئەگەڕێتەوە خۆی سەرەتای با بڵێن ئەم پەیوەندیە و ئالوودەبوونەکە بە درێژایی ئەو مێژوێکە لە هەیە تاوان ڕێک لەو قۆناغی کە خەواریج کۆتایی پێدێ شیعە ناسنامەی خۆی وەردەگرێ سونە ناسنامەی خۆی وەردەگرێ دەبێ بزانی کە بەشی زۆری ئەمانە لەو قۆناغی کە ئێمە باسمان لێوە کرد هەر لە قسەکانمان دیار بوو کە زۆر دەستە بژێرانە بوو بەڕاستی تەنانەت ئەگەر کورد دەبێتە سونە و لە سونەشدا دەبێتە شافعی ئەمە تێگەیشتێکی تەواو دەستە بژێرانەیە بۆ ئیسلام تێگەیشتێکی ملی نەبووە باشە ئەوەی کە ڕۆڵی دەبێت لە بە ملیکردنی ئیسلام لە زمینەی کوردیدا ڕاستیدا سۆفیگەری و سۆفیەکانن لەبەر چی لەبەرەوەی ئەوان ڕاستە تێگەیشتنێکی با بڵێن ئیشان لەسەر ئاین کردەوە و حەقیقەتێک و لە مەسەلەی لە خوداپەرستیەوە گواستوێنێتەوە بۆ خوداناسین و مامەڵەیان لەگەڵ با بڵێن دەقا شەریعەتەکان کردووە لە چوارچێوەی تێگەیشتنیان بۆ حەقیقەت و بۆ ماهیەتی خودا و ئەمانە واتە بابەتێکی زۆر عرفانی و زۆر قوڵ بەڵام ئەگەر دێن لەگەڵ خەڵکی ئاسایی مامەڵە دەکەن ئەوە مامەڵەیان بە زمانی خەڵکەکە دەبێ لەبەرەوەش ئەمە وای دەکات ئەتوانین مەسەن شتێک تێبینی کەین کە ئێمە حتا پێویستمان بەوە هەیە پێناسێ بین کام جۆر لە سۆفیگەری ئاخر خۆ سۆفیگەریش هاوشێوەی شیعە هاوشێوەی تر زۆر گۆڕانی بەسەر هاتووە بیدایەت بە زوهد دەست پێکە ئەوش دوایی مەرحەلەکانی کامڵە بن و دوای سۆفیگەری فەلسەفیمانە ئەو جۆرە سۆفیگەری لە کوردستان بڵاوە بێتەوە لە بیدایەتە لە دوای کۆتایەتنی خەوارج و دەرکەوتنی فۆرمەلەی مەزەبەکان لە کام جۆرەیان خۆی ئەو سۆفیگەرەی زیاتر مەیلی با بڵێن بە ملی دەبێتەوە ئەو سۆفیگەرەیانەیە کە با بڵێن لە زوهدەوە لە زوهدەوە دەست پێ دەکات کەسانێک کە تەرکە دنیا دەکەن تەرکە دنیاییش لەو قۆناغەدا ئەوە دەبێت کە تۆ ڕووبکەیتە چیاچۆڵەکان چیاژواتە لەم ناوچەیەدا لەو زمینەدا واتە خێڵە کوردیەکان کە لەوێدا دەژێن بۆیە بەریەککەوتنێک دروست دەبێت لەلایەن کەسانێک کە بە دوای پاکێتی لە نێو ئایندا دەگەڕێن نەک ململانێ و بەریەککەوتن و ئەم شتانە لەگەڵ خەڵکێک کە تێگەیشتنێکی زۆر سادەیان بۆ ئاین هەیە نەک ورد ببنەوە قۆڵ ببنەوە ئەمانە لە تاریخی بەغداد ڕێوایەت هەیە کە باسی ئەوە کەراهەتی نیشتەجێبوون لە بەغدا ینی ئەو کاتی کە خەڵک لە شارەکان وەڕەسە بن مەزاهری دنیایی پێیا ئەبن و خۆشگوزەرانی پێیا بێ فترێک لە فترەکان زۆر زیادە ڕەوی کراوە لە جەختکردنەوە لە زوهد یعنی حتا زیادە ڕەوی کراوە لەوەی کە خەڵک دوورکەونەوە لە دنیا بەنەو ڕەهبانیەت بچن بە زۆرێک کە زۆر لە ئیمە هەن و توانە ئێمە کە ئەچینە بەغاوە ئازین لەسەر ئاگرین و بەتەمانە بە خێرایی لی دەرچین و بگەڕێنەوە بۆ شوێنەکە ئەمە مەنی جوگرافیا هەڵکەوتەی جوگرافیای کوردستان ڕۆڵی هەبووە لەوەی ڕۆڵێکی زۆری هەبووە بەڕاستی اینجا سەرباری ئەوەی کابرایەکی زاهیدی با بڵێن هەژاری مەشرەب کاتێک کە جیاژ بۆ تۆ هاتۆتە ئەم شوێنانە ڕاستە پێویستی بە حیمایە هەبووە پێویستی بە پاراستن هەبوو بۆیە ئێمە چەندین دەقی گرنگی سۆفیانەمان هەیە کە باز دەوە دەکەن خێڵە کوردەکان ئەو سۆفیانەیە ڕێزیان لێگرتوون بە حکمەوەی
کە با بڵێن هەیئەتی ئەهلی تەسەوف و شێوازی دەربڕین و ئاخەوتنیان سەرنج ڕاکێشە بۆ خەڵکێکی سادە ینی خطابێکی بەسیتیان هەیە ئاڵۆز نییە وەکو خطابی فیرقە دینیەکانی تر مەسا ئێستا معتەزیلە خطابێکە زۆر ئاڵۆزە فەلسەفیە تەوحید و عەدل و ینی وردکردنەوەی بە هەمان شێوە ئەهلی فقهیش باشە ئەهلی فقه لە شارە کوردیەکاندا ئەو شارانەی کە لە ناوچە کوردیەکاندا هەبوون زۆر نخبەویانە مامەڵەیان کردو تەنانەت ئەو کاتێک کە کاروباری کۆمەڵایەتیشیان بەڕێ کردووە زیاتر لەسەر با بڵێن هەر لە چوارچێوەی دەقە عەرەبیەکان داماونەتەوە بەڵام ئەهلی تەسەوف نا لە زوویەکەوە ئێمە چەندین دەقمان هەیە لە زوویەکەوە سۆفیەکان بە زمانی کوردیدا مامەڵەیان کردووە کەواتە ئەمەش ئاستێکی تری پەیوەندی دروست دەکات لەگەڵ خەڵکی ئاسایی وای لێ دەکات کە سۆفی ئەمە دەقێکمان هەیە دەڵێ عەشیرەتێکی کورد ساڵانە دەچوونە کرماشان بۆ ئەوەی سۆفیەک کە یەک لە سۆفی هەرە بەناوبانگەکانە بەناوی مەمشادی دەینەوەری بۆی بچێت لە بازار شتیان بۆ بکڕێ کاتە دەبێتە ئەڵقەی پەیوەندی لەێوان گوند و خێڵ و چیانشینەکان لەگەڵ شاردا بەڵام نخبە فقهیەکە نخبە شریعەت خوازەکە لە ڕاستیدا ئەو پەیوەندی کەمتر هەبووە لەگەڵ خەڵک ئەوەندەی وەکو حاکم و قازی دەرکەوتووە لە دەرباری عێلاقەی فقه و تەسەوف لە ناوچە کوردیەکان بەس ئێمە لە دەینەوەر کە تۆ باست کرد مەمشادی دەینەوەری حتا ئەو سۆفیە زۆرەی لە دەینەوەر دەرکەوتووە هاوکات لەگەڵ ئەوە مەزهبی سوفیانی سەوری لە دەینەوەر بڵاوە کە ئەش خۆیەکە لە گەورە زاهیدەکان ینی و هەریاخی بۆ لە سوڵتاوە بەدزی خەلافەتی عەباسیشیاوە بە شەو نێژراوە و زۆر پێی وا بۆ کار کەسێک لە سوڵتان نزیک بێتەوە ئەوە هاوکاری زاڵم ئەکە ئەمە چ ڕەبتێکی هەیە بەوەی کە ینی یەهاندەر بوو بێ بەوەی کە ئەو بزوتنەوە سۆفیگەریە زیاتر لە ناو کورد هەر ڕێک وایە خۆشت لەم بابەتە بەڕاستی زۆر شارەزای مەسەلەی با بڵێن وەک ڕێبازی یەکەمی سونی کە زۆر ڕۆڵی لەم ناوچەیە هەبوو بێتن مەزهبی سوفیانیە مەزهبی سوفیانیش تەواو مەزهبێکی زاهیدانەیە بەڕاستی زاهیدی ڕاستەقینان سوفیانی سەوری خۆی ئەمە وا دەکات کە پەیوەندیەک لەو قۆناغەشەوە پەیوەندیەک لە نێوان ئەهلی تەریقەت یان ئەهلی تەسەوف لەگەڵ ئەهلی شەریعەت لە پانتاییە کوردیەکەدا دروست بێت کە کەمتر بەدەگمەن ئەمە لە شوێنەکانی تردا دەبیندرێت چەشنێک لە تێکەڵی دروست دەبێت ڕاکێشان بۆ شتێک کە ئەو نوع تەسەوفەی جەنابەت باسیەکەی طبعا ئەو نوع تەسەوفە زۆر تایبەتیە کە تەسەوفی زوهدیە یعنی ئەمە حتا حەمبەلیەکانیش کێشیان نییە ئێمە زۆر نمونەمان هەیە لە ناو حەمبەلیەکان جاکیری کوردی بۆ نمونە زۆر کەسی تر ناو حەمبەلیەکان کە لە ڕێزی سۆفیەکان ئەژمارەکەن لە کاتێکە لە ئێستا ئەگە تۆ بڵێ سۆفی و حەمبەلی ینی ئەکاتە سۆفی و سەلەفی ینی دوو دوالیزمەی دژێک بەڵام ئەو نوع تەسەوفەی کە جەنابەت باسیەکەی زیاتر تەسەوفێکی زوهدیە کە حتا ابن تەیمیەش کێشەی لەسەر ئەو نوع تەسەوفە نییە مەسەن لە فترێک لە فترەکانە حتا ئامار هەیە مەسەن بەدەیان حەمبەلی وەکو سۆفی ئەژمارکران وەکو سۆ بەتایبەت چونکە ئیمام ئەحمەد خۆی یەکێکە لەوانی کە زۆر زاهیدە خۆی ئەمەش ئەومان لە بیر بێ ئەمە باسی قۆناغی بکەین کە هێشتا تەریقەت نەبووتە با بڵێن شوناس باشە ئەگەر مەمشادی دینەوەری دەمرێ کوڕی مەمشاد نابێتە شوێنگیری ئەو ئەحمەد یان ئەوەی پێ دەڵێن با بڵێن ئەحمەد ڕەشا لە با بڵێن لە کرماشان و ئەمانە هەتا ئێستا یادی دەکرێت و بزانە لە زاکرەی خەڵک داماوەتەوە ئەو دێتە شوێنی ئەو لە دوای ئەو کەسێکی تر دێتە شوێنی ئەو تاوەکو دەگاتە شەهابەدینی سوهرەوەردی یانە بزانە ئەڵقەکە ئەڵقەی میراتگرانە نییە ئەڵقەی زاهیدانەیە شتێکی تر کە بیرت هێنامەوە تۆ باسی شریعەت و سۆفیگەریەکەی مەسەلەن جونەیدی بەغدادی یەک لەوانەی کە حەمبەلیە ینی سۆفیش یەکێکە لە قوتبەکانی تەسەوف ئێستا وای لێرا و نمونەی هەرەسەخ و زۆر باو بڵاو عەبدولقادری کەیلانی کە حەمبەلیەکان بە یەکێک لە ئەئیمەی عەلامی خوانی ئەزان بەڵامان لە هەمان کاتا قوتبێکی گەورەی سۆفیگەری ینی لەو قۆناغا سۆفیگەری زیاتر میولە و شکڵی نەگرتووە و نەبووە بە تەریقەت و هەروەها هێشتا بیر و بۆچوونی فەلسەفیشی بۆ فۆرمەلە نەبووە کە دواتر لە حەلاج و لە سوهرەوەردی و لەو هینەکانی ترا ڕەنگەداتەوە هەرواشە تو تەماشا بکە هەر دەقەکانی ئەم یەکەمین سۆفیانەی کە لە کوردستاندا بوونە مەمشادی دینەوەری نامان هێنا ئیبراهیمی کوڕی شەیبانی کرماشانی کە زۆر کەسێکی ئەوەیە دەبینین زۆر لە مەسەلە شەریعەتیەکاندا زۆر ملتەزیمن زۆر پابەندن
باشە لەبەرەوەشە و ئەگەر بە زمانی ئاسایی خەڵکیش قسە دەکەن واتە پەیوەندێکی کولتوریان لەگەڵ خەڵکەکە هەیە و ئینجا ئەگەر هاو ئاستن لەگەڵ ئەو زەمینە ئابوووریە کۆمەڵایەتی کە هەبووە کە خەڵکی هەژارن و زیاتر خەریکی بە بابڵێن بژێویان بژێوی ڕۆژانەیە نەک دەوڵەمەند بوون و پێشکەوتنێکە لە شارە گەورەکانی وەکو بەغدا و ئەوانە هەبوو کەواتە چەندین ئەڵقە هەبوو کە ئەمانەی گرێدەدا بە کۆمەڵگە کوردیەکە و هەروەمە شەوا دەکات کە ئەگەر لەو سەرەتای سۆفیگەری لە کوردستان با بڵێن دەست پێ دەکات تاوەکو ئەم قۆناغی درەنگەش بەردەوامێتی هەبێ بەڵام بە کۆمەڵێک گۆڕانکاری لە پەیوەندەکان و لە جۆری تێگەیشتن لە سۆفیگەری بابەتی سۆفیگەری زۆر گرنگە کاکتۆر ئەمەوێ مەسەرەن لێرە بۆسین لەم ئەڵلقەیە لە ئەڵلقەی داهاتوو چونکە سۆفیگەری خۆمانەسانین ئیمتیدادی ئەبێ دواتر بۆ سەر ئێستی بۆ سەر یارسان و سۆفیگەری دنیایکی بەرفراوانە ینی و تەنها ڕێچکێکی بەرتەسکی بچووک نییە مەسلەکە ینی زیاتر ڕێچکەیەکە بۆ خواپەرستی ئەشێت ئەم ڕێچکەی حتا لە ناو نەسرانیەکانیش مەسەن سۆفیگەری هەبێ لە ناو شیعەش ینی هەر سۆفیگەری هەبوو بێت چونکە سۆفیگەری گروپێکی تایبەتی دیاریکراوی داخراون نییە مەشرەبێکە یاخود ڕێچکەیەکە بۆ ستایلەکە بۆ خواپەرستی کە ئەشێ لە ناو حتا لە هندۆس و لە ناو زەردەشتی و لەوانش ڕێچکەی سۆفیگەرانە هەبێ لە ئەم ئەڵلقەیە وەستین لە ئەڵلقەکانی داهاتوو لەسەر بزوتنەوە ئاینەکانی ناو کوردستان لەسەر پەیوەندی سۆفیگەری بۆ گروپە ئاینیانە ئاوەستین کە لە کوردستان سەریان هەڵداوە